دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا تۆڕێکی قاچاقچێتی نەوتی ئێران ئاشکرا دەکەن. ئێران چۆن توانی ڕۆژانە لە هەناردەکردنی 300,000 بەرمیل نەوتەوە بگاتە 2 ملیۆن بەرمیل. هەمووان باش دەزانن کە ئێران وڵاتێکی بەپیت و دەوڵەمەندە. سەدان جۆر سەرمایە و هەزاران ژێرخانی گرنگ و بەبایەخی هەیە کە زۆربەی وڵاتانی جیهان لێی بێبەشن. بەڵام ئەم وڵاتە ماوەی 45 ساڵە بە دەستی مەلا و عەمامە بەسەرەکانی تارانەوە ئابوووریەکەی داتەپیوە و بووە بە پلەیەکی نزم لە ڕیزی وڵاتانی جیهاندا. لە بەرامبەردا بووە بە ماکەی سەرەکی تیرۆریزم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەمە جیالەوەی دەیان گەمارۆی ئابووری و نێودەوڵەتی لەلایەن ئەمریکاوە خراوەتە سەر و لە ناوخۆشدا تووشی چەندین قەیرانی جۆرە و جۆری وەکو قەیرانی کارەبا، بنزین، گرانی و بێکاری بۆتەوە و هەڵاوسانە چرکەیەکانیش تەنگیان بە خەڵکی وڵاتەکە هەڵچنیوە. بەڵام لێرەدا پرسیاری سەرەکی ئەوەیە کە سەرەڕایەم قەیران و گرفتانەی ناوخۆی ئێران کۆماری ئیسلامی چۆن توانیویەتی چەندین پرسی گرنگ و هەستیار لە ناوچەکەدا پەرە پێ بدات. لێرەوە دەکرێت بپرسین ئێران چۆن و لە ڕێگای چیەوە سەرچاوەدارایی و ئابوووریەکەی بۆ بەرەو پێشبردننی کۆمەڵێک پرسی وەکو زیاترکردنی هێزی سەرکوتگەر لە ناوخۆ، چەک و پێداویستی سەربازی، ئامێر و دەستگا و پێداویستیەکانی پیتاندنی ئۆرانیۆم، بەرهەمهێنانی موشک و درۆن و نارزنیان بۆ رووسیا، پەروەردەکردن و دابینکردنی چاک، تەقەمەنی، پێداویستی و داهات بۆ حیزبوڵڵا لە لوبنان، حەماس لە غەزە، حوسیەکان لە یەمەن، میلیشیاکانی لە عێراق و فاتمیون و زەینەبیون لە سووریا و هەروەها تێکدانی یاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەکارهێناوە. لەم راپۆرتەدا هەوڵ دەدەین بە وردی وەڵامیان پرسیارە بدەینەوە کە ڕژێمی ئێران چۆن و لە چ ڕێگایەکەوە توانیویەتی ئەم هەموو داهاتە دەستەبەر بکات و بۆ فراوانکردنی بەرەی مقاومە لە وڵاتانی ناوچەکەدا بەکاری بهێنێت. بێگومان ئابووری سەرەکیترین پرسی هەر دەوڵەت و دەسەڵاتێکە لە جیهاندا کە دەتوانێت پشتی پێ ببەستەیە بۆ بەدیهێنانی ئامانج و مەبەستەکانی. بەڵام چه ئابووریەک؟ ئایا تەنیا لە ڕێگەی هەناردەی بەرهەمە نەوتی و نانەوتیەکانەوە دەکرێت ئەم هەموو خەرجە بکرێت؟ بێگومان نەخێر، چونکە داهاتی ساڵانەی نەوتی ئێران بەپێی زانیاری و داتاکانی ئەو ڕژێمە کە محسێن خوجەستەمەهر بەڕێوەبەری کۆمپانیای نەوتی ئێران سەرەتای ئەم ساڵ ڕایگەیاند سەرەڕای گەمارویەکی قورس لەسەر وڵاتەکە داهاتی ساڵانەی نەوتی ئێران 6.3 ملیارد دۆلارە. داهاتی ناوخۆی ئێرانی شەوەندە لاوازە کە ناکرێت بۆ هیچ ئامار و زانیاریەک پشتی پێ ببەسترێت. بەڵام یەکێک لەو ڕێگایانەی بۆ ئێران ماوەتە و پێی زیندووە قاچاقچێتی و فرۆشتنی نایاسایی نەوتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئاژانسی ڕۆیتەرز لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا راپۆرتێکی لە قاچاقچێتی نەوتی ئێران بڵاو کردەوە و لە بەشێکی راپۆرتەکەیدا ئاماژەی بەوە کردبوو کە ڕژێمی ئێران لە ڕێگەی پرۆکسیەکانیەوە لە عێراق نەوتە گەمارۆ لەسەرەکەی خۆی هەناردەی جیهان دەکات و دەیفرۆشێت. ڕۆیتەرز وردتر باسی لە بابەتەکە کردبوو ئاماژەی بەوە کردبوو کە ڕژێمی ئێران نەوتی خاوی خۆی کە ناتوانێت ڕاستەوخۆ بیفرۆشێت دەنێرێتە بەسرە لە عێراق. لە عێراقیش میلیشیەکانی ئەو ڕژێمە کە نزیکن لە خەزعەلیەوە نەوتەکە تێکەڵ بە نەوتی عێراقی دەکەن و هەناردەی وڵاتانی دەرەوەی دەکەن کە قازانج و داهاتەکەشی ڕاستەوخۆ دەچێتە سەر حسابی ڕژێمی ئێران. ڕۆیتەرز لە بەشێکی دیکەی راپۆرتەکەیدا ئاماژەی بەوە کردبوو کە ئەم هەوڵەی میلیشیەکانی ڕژێمی ئێران لە عێراق ئەگەریەوە دروست دەکات کە لە داهاتوودا عێراقیش گەمارۆی بکەوێتە سەر. بەڵام راپۆرتەکەی ڕۆیتەرز کۆتایی باسەکە نییە و ئێران تەنیا لەم ڕێگایەوە گەمارۆکانی ئەمریکای نەبەزاندووە، بەڵکو دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا و ڕۆژاوا پەردەیان لەسەر کۆمەڵێک قاچاقچێتی نەوت هەڵداوەتەوە و ئاشکرایان کردووە کە ڕژێمی ئێران بێجگە لە میلیشیەکانی لە عێراق لە ڕێگەی کۆمەڵێک کەشتی نەوت هەڵگرەوە ڕۆژانە 1,700,000 بەرمیل نەوتی بە قاچاق هەناردەی جیهان کردووە. راپۆرتە هەواڵگریەکان باس لەوە دەکەن کە ڕژێمی ئێران بە کەڵک وەرگرتن لەو کەشتیانەی بە کەشتی جنۆکە، کەشتی ڕۆح یان کەشتی تاریک ناسراون زیاتر لە 1,5 ملیۆن بەرمیل نەوت هەناردەی چین، ئیمارات و سووریا دەکەن و بەشێکیشی هەناردەی وڵاتانی ڕۆژئاوا دەکرێت. لە راپۆرتەکاندا ئاماژە بەوە کراوە کە ئەو کەشتیانە سیستەمی ڕادار و GPS-ەکانیان لە ناوەڕاستی دەریادا دەکوژێننەوە. لە ناو خودی کەشتیەکانیشدا دەستکاری براندی نەوتەکە دەکرێت و لە کەشتیەکەوە بۆ کەشتیەکی تر دای دەبەزێنن تاوەکو نەناسرێتەوە و هیچ وڵاتێک شک و گومانیان لێ نەکات. کۆمپانیایەکی چاودێری کەشتیە نەوتیەکان بە ناوی تانکەر تریکەرزیش ڕایگەیاندووە ساڵی ڕابردوو ڕۆژێمی ئێران نزیکەی 1,500,000 بەرمیل نەوتی لە نەوتی خاو، غازی چڕ و غازی شل ناردووە بۆ چین.
200,000 بەرمیل نەوتیشی لە ڕێگای بەلەمی جنۆکەوە بۆ ئیمارات و 70,000 بەرمیل نەوتی خاویشی بۆ سووریا ناردووە. کۆماری ئیسلامی لە لایەکی دیکەشەوە بە هەڵکردنی ئاڵای وڵاتی ڤەنزوێلا لەسەر بەشێک لە کەشتیەکانی نەوتی بە جیهان فرۆشتووە، ئەمەش لە ڕێگەی سوپای پاسداران و دەست و پەیوەندیەکانیەوە لە ناوچەکەدا. هەر لەم ڕۆژانەشدا تێد کروز سناتۆری کۆماری خۆزی ئەمریکا لە کۆبوونەوەیەکدا ئاماژەی بەوە کرد کە ڕژێمی ئێران لە خولی یەکەمی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ تەنیا دەیتوانی 300,000 بەرمیل هەناردە بکات. بەڵام لە سەردەمی جۆ بایدن و سیاسەتی نەرمی دیموکراتەکان بەرامبەر ئەو وڵاتە توانیویەتی بە بەزاندنی گەمارۆکانی ئەمریکا ڕۆژانە تا 2 ملیۆن بەرمیل نەوت هەناردەی جیهان بکات. کروز دەڵێت لە سەرەتای هاتنە سەرکاری بایدنەوە کۆماری ئیسلامیش دەستی ئاوەڵا بوو بۆ قاچاقچێتی نەوت. ئەو ڕژێمە لە هەناردەکردنی ڕۆژانەی 300,000 بەرمیلەوە گەیشتووە بە هەناردەکردنی ڕۆژانەی 2 ملیۆن بەرمیل نەوت. داهاتی ئەم هەناردەکردنەش ڕاستەوخۆ چۆتە گیرفانی مەلاکانی خامنەییەوە و ئەویش بۆ فراوانکردنی بەرەی مقاومە و پاڵپشتی بۆ گروپەکانی وەک حەماس، حیزبوڵڵا، حوسیەکان و گروپەکانی دیکە لە عێراق و سووریا بەکارهێناوە. لە بەرامبەریشدا ئەو گروپانە بەردەوام هەڕەشە بوون بۆ سەر ئیسرائیل و ئەمریکا. کروز لە درێژەدا باسی لەوەش کردووە کە چی دیکە نابێت ڕێگا بەم کردەوانەی ئێران بدرێت. دەوڵەتی نوێی ئەمریکا و کابینەی ترامپ بەرنامەی تۆکمەیان دەبێت بۆ بڕینی دەستی و تۆڕە قاچاقچیەتی ئێران لە ناوچەکەدا. سیناتۆرەکەی ئەمریکا باسی لەوەش کرد کە گۆڕانکاری تەواوی ناوچەکە دەگرێتەوە و ئێرانیش کۆتا خاڵی گۆڕانکاریەکەیە. ئەوتی بە چاوی خۆمان بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی دیموکراسی لە ئێران دەبینین و چەمکی فریدۆمیشی بەکارهێنا وەک ئاماژەیەک بۆ ئازادکردنی وڵاتە لە دەستی ئایەتوڵڵاکانی ئێران. کەواتە بەپێی ئەم هەموو ئامار و داتا و بەڵگانە ئەگەر بەرمیلێک نەوت بە مامناوەندی 70 دۆلاریش حساب بکەین، کۆماری ئیسلامی بە فرۆشتنی ڕۆژانە 2 ملیۆن بەرمیل نەوت 140 ملیۆن دۆلار قازانج دەکات کە مانگانە دەکاتە نزیکەی 4 ملیار و 500 ملیۆن دۆلار. ئەمەش تەواو پێچەوانەی لێدوانی فەرمی بەڕێوەبەری کۆمپانیای نەوتی ئێرانە کە وتی ساڵانە داهاتی نەوتی ئێران 6.2 ملیۆن دۆلارە. ئێستا دەکرێت بپرسین ئەگەر بەم شێوەیە و لە ڕێگەی قاچاقی نەوتەوە نەبێت، کۆماری ئیسلامی ئێران بە داهاتی ساڵانەی وڵاتەکەیەوە چۆن خەرجی میلیشیا و گروپەکانی لە ناوچەکەدا دابین دەکات، چۆن توانیویەتی تاوەکو ئێستا بەردەوام بێت لە پەرەپێدان بە بەرهەمهێنانی موشک و درۆن و لە هەمووشی گرنگتر، چۆن توانیویەتی لە ئاستێکی بەرزدا ئۆرانیۆم بپیتێنێت، ئەویش بە جۆرێک کە وڵاتان هۆشداری دەدەن و دەڵێن ئێران نزیک بۆتەوە لە دروستکردنی چەکی ئەتۆمی.